ئەوەی جیهان بەڕێوە دەبات ئایدۆلۆژیاکانن. ئەی چی دەبێت ئەگەر ئامێرەکان لە داهاتوودا خۆیان بوونە خاوەنی ئایدۆلۆژیا؟ ئایا جیهانی زیرەکی ئامێرەکان چی بەسەر مرۆڤایەتی دادێنێت؟ بیرمەند و فەیلسوفی فەڕەنسی ڕێجیس دووبرێ دەڵێت ئەوەی جیهان بەڕێوە دەبات فکرە. بەڵام ئایا دەزانن بیرۆکەکان لەلایەن بەهێزەکان و بەسەرلاوەزەکاندا دەسەپێنرێن؟ دەزانن هەموو ئەو شەڕ و جەنگانی ڕوویان داوە لەژێر کاریگەری فکر و ئایدۆلۆژیادا بووە؟ ئەو بیرمەندە دەڵێت کێشەی سەرەکی ئایدۆلۆژیاکانەوەیە پێیوەست بە کات و شوێنەوە بەردەوام نین، بە واتایەوەی بەسەر دەچن. ئایدۆلۆژیاکان بۆ کات و شوێنێکی دیاریکرا و لە سەردەمێکی دیاریکرا و بەرهەم هێنراون. بەڵام لەگەڵ تێپەڕبوونی کاتوازنینەوەی تازە، ئایدۆلۆژیاکان دەڕووخێن و هەرس دێنن، چونکە سەردەم و کات بەسەریاندا ئازاڵ دەبێت. لایەنێکی خراپی هەرسی ئایدۆلۆژیاکان ئەوەیە کە ڕووخانیان زۆری تێدەچێت و هەندێک جار ڕووخانیان پێویستی بەڕشتنی خوێنی ملیۆنان کەس هەیە، چونکە نەوەیەک لە ژێردەستی و ئایدۆلۆژیانە گەورە دەکرێن کە پەروەردەیەکی تایبەتیان بەسەردا سەپێنراوە بە ئامانجی خزمەتکردنی ئایدۆلۆژیاکان. بۆیە کاتێک نەوەیەکی نوێ دێتە کایەوە لەگەڵ ناوکۆنەکان بەریەک دەکەون. نەوەکۆنەکان دەیانەوێت دۆخی ئێستا بپارێزن، نەوەی تازەش کار لەسەر ڕەتکردنەوەی بیرۆکە کۆنەکان دەکەن. لێرەدا ڕۆڵی تەکنۆلۆژیا و کاریگەریەکانی لەسەر جوگرافیای سیاسی دێتاراوە. بیرمەندی ئەمریکی هاڵ برانس دەڵێت تەکنۆلۆژیا ڕاستەوخۆ پێیوەستە بە بیرکردنەوە و ململانە جیۆپۆلیتیکەکانەوە. ئەوەی خاوەنی بێت دەتوانێت ئیرادەی سیاسی خۆی بەسەر ئەوانی تردا بسەپێنێت. لە سەدەی 19دا هێڵیاسن هاتە ناو گۆڕەپانی سیاسی ئەوروپاوە، مەودای کەم کردە و کاتی گەڕاندەوە کاتێک سوپا بجوڵێنرایە. ئەمەش لە سەردەمێکدا بوو کە شۆڕشی پیشەسازی زاڵ بوو، جیهان بە پرۆسەی بەرهەمێنان قاندرا. ئەمەش لە پێناومانەوەی زلهێزەکان لەسەر شانۆی سیاسی جیهاندا. پرسیارەکە ئەوەیە کاریگەریەکانی تەکنۆلۆژیا لەسەر جیۆپۆلیتیک لە سەدەی 21دا چی دەبێت؟ ئەم پرسیارە لە ژێر ڕۆشنایی گەشەسەندنی خێرایی زیرەکی دەستکردا سەر هەڵدەدات، بە جۆرێک کە چیتر دوور نییە لەوەی بگاتە و خاڵێک کە پسپۆڕامپی دەڵێن خاڵی تاکگەرایی تەکنۆلۆژی. لێرەدا ترسەکە ئەوەیە ئامێر و مەکینەکان سەربەخۆ دەبن و چیتر لەژێر کۆنتڕۆڵی مرۆڤدا نامێنەوە. دیکار دەیگوت بیر دەکەمەوە، کەواتە من هەم. ئەی دەبێت کاتێک ئامێرەکان لە بری مرۆڤ بیر دەکەنەوە چی ڕوودات؟ مرۆڤایەتی لەکوێ جیهانی ئامێرەکاندا دەبێت. هەموو ئەوانەی باسکران سەبارەت بە ئایدۆلۆژیا لە ئێستادا داڕمانی هەر ئایدۆلۆژیایەک جگا لە ڕشتنی خوێن، ژینگە و بارودۆخی شار و شارستانیەتیش دەشێوێنێت، چونکە لە بنەڕەتدا هێزێکی گەورەی تەکنۆلۆژیا و جیهانی ئامێرەکان بەشداری لە پاراستنی ئایدۆلۆژیاکاندا دەکەن. ئەوەی کە لە نێوان حەماس و ئیسرائیلدا ڕوودەدات هەمان شتە. پێدەچێت لە مۆدووە ڕۆبۆت و جیهانی نوێی زیرەکی بەرگری لە ئایدۆلۆژیاکان بکەن. بەڵام بۆ بیریاران پرس و ترسەکە ئەوەیە کە کاتێک ڕۆبۆت و ئامێرەکان خۆیان ببنە هەڵگری ئایدۆلۆژیا